گفتگویەکی ڕاشکاوانە لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر لەگەڵ ژمارەی قوتابی زانکۆکان کۆبووە و لە بری بەڵێندان بۆ چارەسەری کێشەی دەرماڵەکانیان وتی لە هیچ وڵاتێکی دنیا نییە خوێندن بە خۆڕایی بێ و حکوومەت دەرماڵە بە قوتابیان بدات. ئەم زانکۆیانەی کە حکوومین بە خۆڕایی حکوومەت بە خۆڕایی خوێندن تەرخان دەکا بۆ هاوڵاتیانی خۆی با و قوتابیە خۆشەویستانەی کە دێن لەم زانکۆیانە دەرسە خوێنن. داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیادا شتیوان نییە. شتیوان نەبووە کە بڵێ ئەبێ من بە خۆڕایی خوێندنە خوێنم ئەبێ بڕەپارەیەکیشم بدەنێ بۆ بچم خوێندەم بکەم. زانکۆی تر هەنە ئەهلین و خەڵکێکەیە لەوانەیە ئیمکانیاتی مادیان باش بێ پارەش ئەدەن بۆ بچم خوێنم. لێدوانەکەی مەسرور بارزانی کاردانەوەی فراوانی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە دوای خۆی داهێنا و ئەوەندەی دیکە قوتابیان و خوێنکارانی زانکۆ و پەیمانگەکانی نیگەران کرد. بەو پێی نزیکەی هەفتەیەکە بۆ داواکاری گەڕانەوەی دەرماڵەی قوتابیان خۆپیشاندانی فراوان بەڕێوە چوو. ئێوە قوتابین زیرەکن خۆتان. ئەوەی جێی سەرنج بوو مەسرور بارزانی لە زانکۆی سەلاحەدینی شاری هەولێر تەنیا لەگەڵ بەشێک لە قوتابیان کۆبووە، بەڵام ئامادە نەبوو سەردانی پارێزگای سلێمانی بکات و چاوی بە خوێنکارانی زانکۆکانی ئەو پارێزگایە بکەوێت، وەک ئەوەی تەنها سەرۆکی حکوومەتی زۆنی زەرد بێت لە کاتێکدا سەرەتای ناڕەزایەتی خوێنکاران لە زانکۆکانی سنووری سلێمانیەوە بووە. سەرۆکی حکوومەت باس دەوە دەکا هیچ حکوومەتێکی دنیا هاوکاری ڕاستەوخۆ ناداتە ئەو خوێنکارانەی بە خۆڕایی دەخوێنن لە کاتێکدا خوێندن لە وڵاتە پێشکەوتەکان نەک هەر بە خۆڕاییە بەڵکو لە چەندین ڕێگەی جیاوازەوە پشتیوانی دارایی بۆ خوێنکاران دابین دەکرێت تا بتوانێت بە باشترین شێوە درێژە بە خوێندن بدات. بەشێک لە وڵاتانی پێشکەوت و لەوانە ئەڵمانیایە نەک هەر خوێندنیان بۆ هاوڵاتیانی خۆیان بە خۆڕاییە بەڵکو لە زۆربەی زاوەکانیان خوێندن بۆ هاوڵاتیانی بیانیش بە خۆڕایی دەستەبەر دەکرێت. جیا لەوە بەراوردکردنی دۆخی هەرێمی کوردستان لەلایەن مەسرور بارزانیەوە بە دۆخی وڵاتانی جیهان لە کاتێکدایە دۆخی هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە هەزاران گەنجی دەرچووی زاوەکان بەهۆی بێکاری و نەبوونی ئازادی ڕادەربڕین ئێستا لە جەنگەڵەکانی بیلاڕووس و پۆڵندان و هەوڵی ئەوە دەدەن خۆیان بگێنە ئەوروپا. ئەرکی سەرەکی ئەمەیەوەیە کە ئێمە و ئەزمونەوە ئەو کیانەمان پارێزین. بەشێک لە چاودێران پێیان وایە ئەم وتانەی سەرۆکی حکوومەت لەوە سەرچاوی گرتووە ئامانجانە لە چەند ساڵی داهاتوودا هاوشێوەی تەواوی سێکتەرەکانی دیکە خوێندن بە تەواوی بدرێتە دەست کەرتی تایبەت و کەمترین هەل بۆ قوتابیان لە کەرتی گشتی بمێنێتەوە، وەگەوەی ئەمساڵ لە پرۆسەی وەرگرتنی خوێنکارانی 12 ئامادەیی لە کۆلێژەکانی بەشی پزیشکی ڕوویدا کە خوێنکار بە کۆنمرەی 92 نەیتوانی بوو لە بەشی پزیشکی گشتی وەربگیرێت. گوایە وەزی ئابووری هەرێمی کوردستان باشتر بووە. باش. تەواوی بیانەکانی سەرۆکی حکوومەت بۆ هەر داخوازیەکی هاوڵاتیان ئەوەیە کە لە قەیرانی داراییدان، بەڵام لە ڕاستیدا داهاتەکانی حکوومەت گەیشتونەتە ئاستێک نەک هەر قەیرانی دارایی نەماوە، بەڵکو هاوشێوەی ساڵانی 2011 کە هەر خوێنکارێک 100,000 دەرماڵەی وەردەگرت داهات دەستی حکوومەت دەکەوێت.